بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ دوایین گفتوگۆی ئەمڕۆژمان بابەتەیەکە پەیوەستە بە مناڵانەوە بەوەی کە چۆن بتوانێت نووسین یاخود ئەو بابەتە پەروەردەیانەی کە هەیە بتوانن بە شێوازێکی باش هەم لە نێو سیستەمی خوێندنە هەم لە نێو کتێبخانەی کوردیا بتوانن کاری لەسەر بکەن و بتوانن زیاتر لە بواری مناڵانە بەکاری بێنین. هەمیشە پرسیاری ئەوواکەین کە بەدەر لەو زانست و زانیاریەی کەم لە خوێندنگا فێری منداڵەکرێت تا چەند بتوانین ئێمە هەوڵ بین کتێبی مناڵانمان هەبێت لە بواری پەروەردەی مناڵە لە بواری بەوەی کە چۆن مناڵ بە ڕێگایەکی دروستە بەریت ئەمەش لە ڕێگەی نووسینەکانی مامۆسافە ڕێزەکان و ئەو کەسانەی کە پێنووسێک یاخ قەڵەمێکی جوانیان هەیە لە بواری نووسینە بۆی کە سوود بە بواری مناڵان بگەێنن لەم نێوەندەیە کابینی کۆمەڵی مامۆسای ئازیزمانەیە کە نووسینەکانیان بابەتە پەروەردەیەکانیان لە نێو گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاوکەن و یاخود زۆر جار کاریگەری کۆمەڵێ کتێب و ڕۆمان وای کردووە کە مامۆسایەکی ئازیز بتوانێت لە بواری منداڵانە زیاتر جەخت بکاتەوە لەوەی کە چۆن بتوانین خزبەت بە بواری مناڵان بکەین لەم نێوەندەیە زۆر بەڕێز مامۆسا محمود باجەلان کە توانیوێتی لەوەی کە هەم پەیامێک هەم بتوانێت نووسراوێکی تەواو لە نێو کوردستانی نوێ بڵاو بکاتەوە و لەسەر ئەوەی کە خات و گەلاوێش وەکو خانمێک کامیشا پێنووسی چییە بۆ لە بواری ڕۆمان و لە بواری ئەو بوارانەی کە جیاواز بە کەسانی جیاواز و هەروەها توانێ ئەم جارە ئەی بۆ نووسینەکانم وەکو خۆی ئەڵێ بۆ نووسینەکانم لە بواری مناڵانە بێ لە بنیاندانی مناڵانە بێ ئەمە ژوای کردووە کە مامۆستا محمود زۆر جوان لەسەر و بابەتەی ئەو قسە بکات و بتوێت بۆیە ئێمەش بە گرنگمان زانی کە بتوانین لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین و ئایا پێداویستیەکان بە پێی پێویستەیە لە ڕووی نووسین بۆ مناڵانەوە یاخود هۆکار چیەکە نییە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا محمود باجەلانمان کردووە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا گیان زۆر بەخێر بێی سڵاو لێ بانی باش بەخێر بێ مامۆستا باش زۆر سوپاس سپاس بۆ تۆ من سەرەتا بار لەمایانەوە دەست پێ بکەین دوای چینە بابەتەکانی پێوە کە لە کوردستانی نوێ بنیادنانی بەهای کۆمەڵایەتیەکان لە ڕۆمانی ئەفسانەی گەلی ناوگراندایە ئەمە تا چەند کاریگەری لای مامۆستا محمود بەجێش تا بتوانین نووسراوێکی لەسەر بنووسێت دەستان خۆش بێ بەڕاستی خات و گەلاوێژ یەکێکە لەو کەسە ئەدیب و نووسەرە گەورانەی کە بە گرنگێکی زۆرەوە گرنگی بە بواری نووسین بۆ مناڵ و مێرد منداڵ داوە و هەر لە پێشەکی ئەو کتێبەش ئەفسانی کەلی ناوگردان بە ڕێزان خۆی ئاماژەی پیاوە کە لە دنیاە گرنگێکی زۆر بە مناڵ بە تایبەتی و قۆناغی مێرد منداڵان دەدرێ بۆچی ئێمەی کورد گرنگی بەم بابەتە نین بۆیە بە ڕێزیان چەند کتێبێکی نووسیوە لەو بارەوە یەکێ لەو کتێبانە ئەفسانی کەلی ناوگردانە کە ڕۆمانێکە تایبەتە بە مێرد منداڵان و کۆمەڵە چیرۆکێکیشی هەیە لەسەر چیرۆکەکانیشی ئەمە هەر بابەتمان نووسیوە لەگەڵ هاوڕێیانی بۆردی وێبسایتی خات و گەلاوێژ بەڕێز دکتۆر زاهیر و بەڕێز دکتۆر ژینۆ لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا ئەمین محەممەد کۆمەڵێ لەسەر ئەو بابەتانە گفتوگۆ مێزگرد و نووسینمان بڵاو کردوێتەوە گرنگە کە ئێمە بەڕاستی بە شانازیکی زۆرەوە باز لەو بەرهەمانە بکەین کە ئەدیب و نووسەری گەورە خات و گەلاوێژ کاری لەسەر کردووە چونکە ئێمە لە بواری مناڵانە ئەو نووسەرانی کە بۆ بواری مناڵان دەنووسن ڕەنگە نووسەرمان زۆر بن بەڵام ئەو ئامانجە استراتیژیەی کە ئێمە مەبەستمانە لە کەسیەتی مناڵ و مێرد منداڵە بەدیبێ ڕەنگە هەموو کتێبەکان نەتوانن ئەو ئامانجە بەدی بهێنن یاخود لە بەتایبەتی لە بواری ڕەگەزی ژنانە بەو جۆرە وردە نەچووبوونە ناو بابەتەکانەوە کە کار لەسەر ئەدەبی مناڵان بکەن بۆچی ئەم گرنگیە لای خات و گەلاوێژ ئەهەمێتێکی تایبەتی هەبووە ئەو ڕۆمانی ئەفسانی کەلی ناوگردانە کە نووسراوە لەم ڕۆمانەیە ئیش بۆ ئەوە کراوە کە خودی خوێنەر کە کەسێکی مێرد منداڵە کارلێک بکات لەگەڵ کارکتەرەکانی ناو ڕۆمانەکەیەوە خۆی بە بەشێک لە پاڵەوانی ناو ڕۆمانەکە ببینێتەوە ئێمە ئەزاین بە گوێری ئەو توێرانی کە لە بواری کارلێکی کۆمەڵایەتیە دانراون ئەدەب نووسین دراما شانۆ بەشێکی سەرەکین لەوانی کە کاریگەری ڕاستە و خۆ دەکەنە سەر گۆڕینی ئاڕاستی بیرکردنەوە ڕفتارەکانی ئادەمیزاد لەبەر ئەوەی کە ڕەنگە پەروەردە بە شێوازە تەقلیدیەکەی گفتوگۆ لەگەڵ تاکا بکە بەڵام کاریگەریەکەی کەمتر بێ بەڵام کاتێک کە خوێنەرێک ئەو کتێبە دەخوێنێتەوە و لەگەڵ ڕووداوەکانە دەڕواوە لەگەڵ ئەو بەها و قیەمانی کە لەناو ڕۆمانەکەی جێ کراوەتەوە کاریگەری لەسەری دەبێت گۆڕانکاریێکی پۆزتیڤ لە ڕووی ڕفتاریەوە دروست دەکات ئەو ڕۆمانە کۆمەڵی ئامانجی زۆر بنەڕەتی بڕیوە یەک لەوانە لە ناو ڕۆمانەکەدا کەسێتی مێرد منداڵ وەکو تەمەن نییە بەڵام ئاڕاستەی
ئەو جۆرە ڕەفتار و بیرکردنەوەن و خواستانی کە لە مێرد منداڵێکە هەیە دەخوازیە بیبینێت و بیناسیێت و کاری لەگەڵا بکە لەناو ڕۆمانەکە هەیە کە ئەمە شێوازێکی نووسینی تایبەتە کە مەرج نییە ئێمە ئەگەر بابەتێ بۆ مناڵیان بۆ مێرد مناڵ بنووسین تەنها مناڵ ڕۆڵی تیاببین یاخود بە شێوازی سادە باسی بکەین نەخێر دەکرێت ئێمە ئەو ئامانجەیە ئەو بەهار ڕەفتاری و کارامەی و کۆمەڵایەتیان ئێمە بەسمانە لە کەسێتی تاکیکی مێرد مناڵە بەرجەستەی بکەین وای لێ بکەین کارلێک لەگەڵ ئەحداسەکانە بکە لێ ئێمە بە شێوازێکی زۆر بەرفراوان لەو دۆسیەدا ئەومان ڕوون کردوێتەوە زۆر باشە کاتە مامۆستا بەدیهێنانی بەها کۆمەڵایەتیەکان لە لای منداڵ و مێرد منداڵان لە ڕێگەی نووسین و ئەدەبیاتەوە چۆن ئەکرێ بۆ ئەم بابەتە پێویستمان بەچێ بۆ نمونە نووسینێک کە بۆ کەسێکی کامڵ و گەورە بێ لەگەڵ نووسینێک کە بۆ منداڵ و مێرد منداڵ بێت چ جیاوازیەکی هەیە جیاوازێکی زۆر پۆڵی هەیە بەداخەوە کە ڕەنگە هەندێک کات لە لای خودی نووسەرانی بواری مناڵانیشە هەست بۆ جیاوازیە نەکرابێ ئێمە نابێ مناڵ وەکو شتێکی سادەی ئاسانی بەدەمەوە هاتوو بەڕاستی لە قەڵەم بدەین کەسێتی مناڵ زۆر ئالۆسترە لە کەسێکی گەورە کەسێتی مناڵ ئامادەیە بۆ ئەوی گۆڕانکاری تێدا بکەی واتە ئێمە کەرەستەیەکمان لە بەردەسایە بەو شێوەی کە ئێمە ئەمانوێت ئاڕاستە دەکرێواتە ئەوەی ئێمە دەمانوێت ئەوەی دەیبینێ لە ڕەفتار لە کردار لە ئاکارەکان دەکرێت لە کەسێتی مناڵەکەی بەرجەستە بێ بەڵام گەورەیە کاتێکە بابەتێک دەخوێنێتەوە سەرنجی تایبەتی خۆی هەیە تێگەیشتنی تایبەتی خۆی هەیە بۆ بابەتەکە بەڵام کاتێک کە ئەدیبێک بۆ مناڵ ئەنووسێ ئەبێت چەند ئاڕاستەیەکی گرنگ لە بەرچاو بگرێ یەکەم قۆناغی تەمەنی مناڵەکە بۆ چه قۆناغێکی دەنووسێەوە بۆ چمە بەستێک ئەم ئاڕاستەیە دەکا و لە چ ڕێگەیەک ئەم ئاڕاستەی دەکا ئایا ئەو ئاڕاستەیە بە شێوازێکی ئەرێنی کاریگەری لەسەر مناڵەکە دەکە یاخود بە شێوازێکی نەرێنی ئێمە مەبەستمانە ئەم ناوەڕۆکی چیرۆکە یا شیعرە یاخود بابەتە ئەدەبیە بۆچی بخینە بەردەسی مناڵ ئەم پرسیارانە گرنگە کە نووسەر لە بواری خۆیان بکە واتە مەرج نییە هەموو بابەتێکی سادە یاخود هەموو شەڕیزکردنێک بۆ مناڵ ببێت و بخرێتە بەردەست مناڵ باشترین نووسین کە بۆ مناڵ بێت ئەوەیە کە لەگەڵ مافەکانی مناڵە بگونجێت و مناڵ لە نەرێنیەوە بەرێ بۆ ئەرێنی و مناڵ لە کەسێکی ناچالاکەوە بەرەو کەسێکی چالاک بەرێەوە کەسێتیەکانی بە جۆری ئەمە گۆڕانکاری بەسەریا بهێنین کە بۆ ئێستەی و بۆ ئایندەی مناڵەکە کاریگەری زۆر باش بەجێ بهێڵێ زۆر باشە مامۆستا زۆر کاتەڵێن ئێمە وەکو گەورەکان ئەگەر پێویستمان بە کتێبێ بێت چەند کتێبخانەیە گەڕین بەشێنە بەڵام ئەمە بۆ مناڵ پێچوانەیە بێ کتێبەکە وا بکە مناڵەکە ڕابکێشە بەلایانی زۆر جار ئێمە مناڵەکەمان نەترسێنی کتێبێکی گەورەیە خوشتێکینە وشکە ڕەنگی تیانە بەڵام تۆ ئەبێ ئەو تایبەتمەندیانەی کە بۆ نمونە کتێبەکەیتە دەستناڵ لەوانەیە 10 لاپەڕە بێ 15 لاپەڕە بێ بەڵام ئەم 15 لاپەڕێ لەوانەیە 7 لاپەڕی وێ نەبێت یعنی مناڵەکە بە شێوازێک لی ناترسێ و لاشیەمێنێتەوە چەند گرنگە ئەم تایبەتمەندیانەش هەبێ بۆی کە منداڵ نەترسێت لە کتێب حەزی لە خوێندنەوە بکە بەرە بە پیتەمەنەکان ئەنجام بچێتە ئەو بوارانەی ترکە هەیە پێویستە بیکە ئەو زۆر تەواوە ئێمە لە قۆناغی یەک ساڵانەوە دەکرێت نامیلکە و کتێب و پێداویستی بخیرە بەردەست مناڵ بەڵام چۆن بۆ نمونە مناڵێکی 2 ساڵ ئەبێت بڕی زۆری وێنە بێت و وێنەکان بەرجەستە بن و وێنەکان توانای دەستکاریکردن و جوڵاندنیان هەبێت لە قۆناغی 2 ساڵ بۆ 5 ساڵ ئێمە دەکرێت مەسەن ڕستەیەک یاخود 2 ڕستە لەناو لاپەڕێکە هەبێت لاپەڕەکە بەگشتی وێنە بێت ڕەنگا و ڕەنگ بێت سەرنجڕاکێش بێت و بەدوای قۆناغەکانی تر تا ئەچین وێنە کەمتر ئەبێتەوە نووسین زیاتر ئەبێت مەسەلەی فۆنتی نووسین بە گوێری قۆناغەکان جیاوازی هەیە بەرگی ئەو کتێبە یاخود گۆڤارە کە دەخرێتە بەردەست مناڵ پێویستە زۆر سەرنجڕاکێش بێت زۆر ئەوە بێت کە لە ڕووی پەروەردەییەوە گونجاو بێت وە بەداخەوە ئێمە بەشێکی ئەو سەرچاوانی کە بۆ مناڵ نووسراون ئێستا لە کتێبخانەکانە هەن ڕەنگە لە ڕووی ستانداردی جیهانیەوە بۆی بڕواین و هەڵسەنگاندنی بۆ بکەین لە ئاستێکی پێویستان نەبێ بۆ نمونە ئێمە نامیلکە دەبینین کۆمەڵی شعری تایە شعرەکان جوانن بەڵام بۆ مناڵێکی 5 ساڵ یا بۆ 6 ساڵ دانراوە یەک وێنەی تیانە لاپەڕەکان ڕەش و سپین تەنها نووسینی تایە ئەم جۆرە نووسینانە بەڕاستی مناڵ چێژی لێ نابینە و ناتوانێت تەزەوقی بکە ئێمە کەرەستەیەک ناخینە بەردەست مناڵ بۆی مناڵە بەریکە واتە خودی هۆنراوەیە کە ئێمە بە مناڵە بەریەکەین ئامانج ئەوە نییە وشە ڕیسکراوەکان لە بەرکە ئامانجەوەی چێژی لێ ببینێ و لێی تێبگا و بچێتە ناوەڕۆکی ئەو چیرۆکە یاخود ئەو هۆنراوەی کە بۆ مناڵ دروستکراوە و خاڵێکی تر ئێمە لە ناوەڕۆکی ئەدەبی مناڵانە بەڕاستی بابەتی دیزاین و چاپکردن بابەتێکی زۆر گرنگە بەداخەوە ئێمە ڕەنگە تا ئێستا دەستگایەکی مناڵانی تایبەتمەندمان نەبێ کە بە گوێرەی پێوەرەکان بۆ مناڵ ئەو کەرەستانە بخاتە بەردەست یاخود دیزاینەرێکی تایبەت کە
لایەنە دەرونیەکان و گەشەکانی مناڵ لایەنە جۆر بە جۆرەکانی گەشەی مناڵ تێگەیشت بێ ڕاستە ئێمە وەکو نمونە ڕەنگە چەند نمونەیەکمان هەبێ بەڵام بە شێوازێکی بەرفراوان ڕەنگە ئەو دەرفەتە نەبەخشرابێ بە مناڵ ئێمە کتێبخانێکی تایبەتیمانیە کە مناڵ لەگەڵ کەسوکارە ڕووی تێ بکات کتێبی تایبەت بە مناڵ هەڵبژێرێ ئەمانە پێویستە ئێمە کاری لەسەر بکەین خۆشبەختانە کە وێبناری بەڕێز خات و گەلاوێژ لە ڕێگەی بەڕێز دکتۆر ژینۆ و دکتۆر زاهیر کەریمەوە بیرۆکەی ئەوە هەیە کە ئەم کتێبانە بە تایبەتی ئەفسانی کەلی ناوگردان بە دیزاینێکی نوێ و بە کەوالیتێکی زۆر باش چاپ بکرێتەوە و بخرێتە بەردەست و بە قوتابخانەکانە پەخش بکرێەوە کتێبەکانش بە شێوەی دەنگی جارێکی تر کاری لەسەر بکرێتەوە زۆر باش مامۆستا لە ئەوروپا و لە وڵاتە پێشکەوتەکانە زۆر گرنگی بە گۆڤار و کتێبی مناڵان درێت تەنانەت هەندێک کات لە تەمەنی 6 بۆ 7 ساڵی و منداڵ ئەتوانێت بچێت لە نێو کتێبخانەکانە بۆ ئەو کتێب و گۆڤاری کە خۆی مەبەستێتی ئەتوانێت بکرێت و بەردەستی بخات لەلای ئێمە هەنگاوەکان چۆنن بۆ ئەم بابەتە چونکە ئەزانین نووسین و کتێب و گۆڤار بۆ مناڵ بۆ دنیای مناڵ کارێکی زۆر زۆر گرنگە کە پێویستەکە لە نێو کتێبخانەکانی خۆشمانی پێداوڵەمەند بکەین ئێمە دوو جۆر با بڵێن مناڵ ئاڕاستەکردن بەرەو کتێبخانە هەیە بۆ نمونە لە پێش 5 ساڵان بەڕاستی پێویست بە هاوکاری دایک و باوک دەکات بۆ ئەوەی کە کتێب بۆ مناڵەکە هەڵبژێرن کەواتە ئێمە ئەبێت ڕۆشنبیریەکی ئەو تۆ لای خێزانەکان دروست بکرێ کە گرنگی ئەو لایەنیان بەلاوە مەبەست بێت مناڵەکانیان کتێب لە بەردەستیانە بێت نامیلکەی تایبەت گۆڤاری تایبەت کە بگونجێ لەگەڵ تەمەنەکەیە کەواتە لێرەدا دایک و باوک ڕۆڵی بنەڕەتی هەیە ئاسی ڕۆشنبیری دایک و باوک ڕۆڵی بنەڕەتی هەیە تقریبا لە دوای 12 ساڵەوە مناڵ خۆی دەتوانێت ئەو سەرچاوانە هەڵبژێرە ئەگەر هاتوو لە قۆناغی پێشووترە ئامادەسازی کرابێت تێگەیشتنی بۆ بابەتەکانی خوێندنەوە بۆ مناڵ هەبێ خۆی ئەتوانێت سەرچاوەکان هەڵبژێرەوە خۆی ئەتوانێت سەردانی کتێبخانەکان بکە بە گوێرەی ئەو ئامانج و مەبەست و استراتیژەی کە لە هەزریا دروست بووە کتێب بۆ خۆی هەڵبژێرێ ئێمە ڕاستە لە هەندێک کتێبخانەیە لایەنێکی تایبەت تەرخان کراوە بۆ کتێبی مناڵ بەڵام ئەم لایەنە بێ فراوانتر بکرێەوە چونکە کتێبخانەی مناڵان ئەبێ کۆمەڵی تایبەتمەندی هەبێ بۆ نمونە لە بەرچاو بێت و سەرنجڕاکێش بێت حتا دیزایانی با بڵێن ڕەفەکانی تایبەت بن شوێنی دانیشتنەکانی تایبەت بن ئەلوانەکانی تایبەت بن واتە سەرنجی ڕابکێشێ لە بەرەوەی خۆمان ئەزانین مناڵ لایەنی داهێنانی و بیرکردنەوە و خەیاڵێکی فراوانی هەیە وەکو ئێمە ناتوانێت بە شێوازێکی مجرڕ لە شتەکان بڕوانێ واتە تەنها کتێبەکە ببینێت دەوروبەری کتێبەکەیش و ئەو کەسانی کە لەوێ مامەڵە لەگەڵ کتێب و لەگەڵ پێشوازیکردن لە مناڵەکانەکەن ڕۆڵی تایبەتیان هەیە دەستخۆشی لە کتێبخانەی گشتیەکەین کە بەشێکی تایبەت کردووە بە کتێبخانەی مناڵان و ڕۆژانە پێشوازی لە مناڵان دەکرێت و بە دیزایانی کتێبخانەکەش بە شێوازێکە کە سەرنجڕاکێشە بۆ مناڵان هیوادارین دایکان و باوکان و قوتابخانەکان مناڵەکانیان هان بن کە لەگەڵ خۆیانە سەردانی ئەو بەشانی کتێبخانەکان بکەن کە سەرنجیان ڕادەکەن مامساواک و دوایین پرسیاری من بۆ نمونە تا چەند خوێندنگا لەوەی کە گرنگە زانست و زانیاری بە مناڵڵێ بەڵام ئەم خوێندنگایش گرنگە کە کۆمەڵێ لەو نامیلکانە یاخود لەو کتێبانە هەبێت کە لەو قۆناغی تەمەنی مناڵە مامۆسا بیکاتە دەرفەتێک بۆ ناساندنی ینی بۆ نمونەگەرە و مناڵە ئەم کتێبەش نەیخیتە بەر ئیجباریەوەی کە بچێ بیکڕێ پارێکی پێباە گەر توانای هەبوو بیکڕێ باشترا گەر توانای نەبوو و خۆت ئاماژە و پێ کتێبخانەی گشتی بێگومان هەموو گۆڤارەکان هەموو کتێبەکان لەوێ ئەم مناڵە فێری هەوڵدانیکەی ینی فێری ئەوەی بکەی کە چوشەوە ماڵەوە بەدایکی بڵێ ئەو کتێبەمەوێ ینی ئەمە ڕێگایە کە بۆ چارەسەری ئەو کێشە گەورەی تەکنەلۆژیاژە گەر دووری بخەینەوە ئەمە تا چەند گرنگە ئێمە دوو لایەنمان هەیە بۆ نمونە مامۆستا مەرجنی لە قوتابخانەکەی کتێبخانێکی گەورە هەبێت ئێمە ئەگەر بتوانین وەکو پەروەردەکاران وەکو مامۆستایان هەفتانە چەند جارێک گۆڤارێکی مناڵان لەگەڵ دەستی خۆمانە ببینە ژوورەوە ئەمانوێت سەرنجی مناڵەکان ڕابکێشین بۆ گۆڤار بۆ ئەو نووسراوانی بە تایبەتن بە مناڵان لێرە کۆمەڵی پرسیار لای مناڵ ئەو ڕژێن ئەمەی گرنگە ئێمە چۆن وا لە مناڵ بکەین سەرنج بۆ بابەتان ڕابکێشیە و بەلایەوە مەبەستبی ئەو گۆڤارە یاخود ئەو نامیلکەیە ببینێت کاتێک کە حەز و خواستەکەمان لا دروست کرد بێگومان مناڵ پرسیاری ئەو بابەتەدان دەکا و داوای دەستخستنی ئەو بابەتانە دەکا مامۆستا دەتوانێت ناو بەناو ئاڵوگۆڕی بکات لە نێوان خوێندکارەکانیە یاخود خوێندکارەکان خۆیان هان بە ئەو خوێندکارانی کە نامیلکە یاخود گۆڤاری تایبەت بە مناڵیانی هەیە لەگەڵ خۆیانە بینە ئاڵوگۆڕی پێ بکەن کەواتە لێرە ئێمە بە شێوازێکی کردداری بەبێ ئەوەی ئەرکێکی زۆر بخینە سەرشانی قوتابخانەکە یاخود بیانوی ئەومان هەبێت کە لە قوتابخانەکە یا کتێبخانە نییە کتێبیش ئاشنا بکەین بە مناڵەکان و لەگەڵ ئەوە خۆشیان ئەو چالاکی ئەنجام بن
و بە شێوازێکی تر کار ئاسانیتر ئێستا ئێمە زۆربەی ئەو گۆڤار و نامیلکانە بە شێوازی ئەلکترۆنی هەن لە ماڵپەڕەکانە مەرج نییە تەنها کوردی بن ئێمە زۆر ماڵپەڕی جیهانی زۆر باشمان هەیە کە با بڵێن بە زمانە جۆر بە جۆرەکان سەرچاوی باشی مناڵان دەخەنە بەردەست دەخرێ ئەمانە بە مناڵان ئاشنا بکرێن و لە ڕێگەی ئەلکترۆنی شەو بەکاری بهێن. زۆر باشە دەست خۆش بە مامۆستا سپاس بۆ تاوی زانیاریەکانت جوان دوومان کردی دەستەکانە خۆش بێ مامۆستا سپاس بۆ تۆ.